سڵاو ڕێز ساوڕێیان ئەو کاتان باش لە هەر شوێنێکن و هەرچ کە ساتێک سەیریی ئەو چنددەقەی ئێمە دەکەن. هاوڕێیان ڕۆ ساڵیادی بچک لە هێزە سیاسەکانی باشووری کوردستانە کە لە سەردەمێک هێزی یەکەم بوو ئەتوانین بڵێن بەبێ ساختە چکو چەندزاری تریش باسم کردووە کە ڕێی زۆربەی سەفارەت قونسوڵخانەکانەوە بوو هەر لە انتخابات یەکەم گۆڕان 750,000 دەنجی بەسەرەوە هێنا بەڵام سەختەکاری لەگەڵ کرا. بەڵام ئەو هێزەی کۆن کە کۆمەلگای پارتی یەکێتی دەویست بگۆڕی دوای ئەو خۆی گۆڕاوە کۆمەلگای کوردی شوڕێ خستەکان و حزبی خۆی گۆڕا بەرەو پارتی بوون یەکێتی بوون کەچکو ئینتیمای حزبی گرنگ نییە بە ئاستی ئەخلاقی سیاسی پەروەردەی سیاسی گرنگە. ینی ئێستا مەسەڵەن زۆربەی هێزە سیاسەکان لە یەک دەسن ناو و ڕنگ و ئەوانیان هەیەگەنە یەکەیان جیاوازیە گەورەکانیان هەندە نمایە. تو هەموو حزبەکان بوویتە سیستەمی بنەماڵەیی، هەموو حزبەکان بڕوایان بە دیموکراتی نیە، هەموو حزبەکان بەرپرسە زۆربەی حزبەکان باوا بڵێ زۆربەی حزبەکان ڕقەمیەکەکانیان بڕیادەرن و دەموچاوی لۆک ئەو حزبەنە. هاوڕێیان هاوکات ناکرێن نەوشیروان مستەفا و گۆڕان لە یەکتر جیا بکرێتەوە. دوو هاوچەشەی ئاوێتە یەکن جگەلەوەی لە تاریخیش ئەوە هەیە کە نقاشەشی زۆر گەورەیە. ئایا قائیت مەسەلەن گۆڕانکاری دەوڵەت دروست ینی کۆمەلگا دەگۆڕیان کۆمەلگا قائیت دروست دەکات. ئەو نقاشە گەلێک زۆرە لە تاریخ تا ئێستاکە مەسەلەن ئایا ناپلیۆن فەڕەنسای کردە ئەوە یا فەڕەنسا ناپلیۆنی دروست کرد ئیلا ئاخیری بڕۆ دوێ. هاوڕێیان گۆڕان وەکو سەرەتا کەس ناتوانین کۆڵی لەو ڕۆڵە مێژوویەی کە ڕۆڵەشی جوانی دیت و توانی یەکەم جار بوو هەموو هێز و دەنگ و ڕەنگەکان نزیک بکاتەوە لە بەرەیەکدا کۆکاتەوە هەموو منبەرە جیازیاکان و تەنجی بەد پارتی یەکێتی هەڵچنی بوو و هوشیارێکی باشیدا تەکانێکی لەگەڵ هەموو دەنگە ناڕەزایەتیەکانی پێشووتر پێدا. بەڵام گۆڕان منەت نەکا ئەو ئۆپۆزیسیۆنی دروست کرد نە ئەو هات سەر عازرەکی بە خودی نەوشیروان مستەفاشەوە ئۆپۆزیسیۆن لە نۆتیەک و ئیشی کردیە ئۆپۆزیسیۆن و ڕەنگی لە شاخش خەڵکەکە بوو بن وەکو کە ڕەخنەگری ئەو دەسەڵاتە ئیشان کرد. بەڵام لە نۆتیەکەوە بە سەدان شەهیدرا بە سەدان جیرای سیاسی هەبووە دەیان حزبی سیاسی هەبووە خەڵک قوربانیدا لە ئەوروپا و لە کوردستان لە ئەوروپا ئەمە لە بۆمان نییە ڕێکخراوی چاک مەسەلەن منبەرەکانی وەکو کوردستان پۆست باڵتاک ئەوانە حرەکاتی زۆر گەورە بوون لە کوردستان خەباتی جەماوەری بەهێز بوو تا ڕادەیەکی زۆر میدیای ئەو کاتی ئەهلیکەوە خۆیان نەدۆڕاند بوو میدیایەکی کاریگەر بوو کۆی ئەوانە نەوشیروان مستەفا دوای ئەوەی لە 2006 لە ناو یەکێتی لە لیستەکەی ئینتخاباتی ئەوە دۆڕا ئیتر هاتە دەرێ ئەو حرەکەی دروست کرد. بۆیە ئۆپۆزیسیۆن زادەی گۆڕان و نەوشیروان نییە. ئەوان هاتن بە حکمی کەسێتی و کاریزمابوونی ئەو کاتی نەوشیروانی و ببورن ئەو 10 ملیۆن دۆلاری لە تاالبانی وەرگرت بوو توانی بتە هێزە چیکاریگەر بەداخەوە کەس لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان کە نەیتوانی و خەڵک بەداخەوە ئەوەندە سقەی بە کاریزمایەکی ئەوە دەبینن نەوشیروان و بەرهەم ساڵ ئەگێڕیان گۆڕی بەدەیان 1000 کەس بەگەریان کرد بە هەزاران خۆ بە قسەزانی کە دەبی تاک ئیرادەی هەبی وابی لە دوووان دەڕۆن بەڵس ئامادە نین سقیان بەخۆنیە بەخۆیان بڕۆن. هاوڕێیان گۆڕان حرەکەیەکی گەورە بووە گوتم لە قۆناغیەکەمدا وشیارێکی باشیدا خەڵک تەکانی بە پاشەکشەی گەورەی بەدەسەڵات کرد جورئەتیدا خەڵک گەنج و ئەوانەی هینا پێش گەنجەکان ڕۆحیەتی ئیرادەیان هەبوو یعنی هەر خەڵک هەستی پێدەکرد پشتپەنایەکی هەیە مۆدیلێکی جوان محتەل لە ناوچەکە نەک ینی بڵێ بەس لە کوردستانی باشوور. بەڵام ئەوە سەرەتاکەی بوو پێشەش ساڵی یەکەم لاپەڕەی زێڕینی ئەو ڕێکخرا ئەو حرەکەیە. بەڵام ئێمە نەمان دەزانی هەندە شتێ سەم کە باز دەکەم کە لە سەرەتاوە نەوشیروان مستەفا کە دینەمۆی ئەو جوڵانێ بچکوە خۆی بڕیاری دەدا ئەوڕێیان ڕاستە ئەو جەلا تاالبانی بۆ زانیاریتان جێ لە خەڵک جیان لە خەڵک ڕادەگرت گفتوگۆ دەکرا نەوشیروان دەچوو لە پشتۆدا دەنیشت کۆمەڵێک ئۆرگانیان دروست دەکرد قسەی کۆتایی بە خۆیان بڕیاریان دەدا چێ دەبتە وەزیر
چێ دەبتە پەرلەمانتار سیاسەتی گۆڕان چۆن دەبی چێ لا دەدرێ چێ عقوبە دەدرێ هەر پەڕادەیەک یعنی هەندە شتێ باواتی ئەو نەشیوان میزاجیش بوو ئەو وتیان ڕستبێنە کەستا وەڵا ڕاست گوتی ڕۆژنامە قەپاتکە ڕۆژنامە هەمومان لە بیرما ڕۆژە گوتی قەپاتکە بۆیە یعنی ئەو حرەکەی ئەگەر لایەنی پۆزتیڤی هەبوو بدایەت و خودی نێوشیروان مستەفا دەبی بەباز بکەین چ لە ناو کۆمەڵە و یەکێتی چ لە ناو گۆڕان کارکتەرژی زۆر کاریگەر بوو دەسوات شوێنە یعنی دەیتوانی هاوچشەکان بگۆڕی دەیتوانی تەنگ بە ڕکابەرەکانی هەڵبچنی ئەگە لێشیان نەباتەوە و هەندێشتی نوێی دەخستە ناو کۆمەلگای کوردی و نەوشیروان بە ویژرانەوە بڵێن من بۆ خۆم لە تاریخ سەرسام بووم بە کتابی کورد و عەزەمی کە کۆن بە نازناو دەرچوو بوو لە 1970 کەتە بەردەستی ئێمە بەڕاستی کتاب باستم پێکرد کەسایەتێکی بەهێزە لە بواری مێژوون و سیندا لە وەسفکردنی شوێندا بەڵامانە ئەو نییە بە ئەمانەت بوو یاداشتەکانی خۆی کە زوو یەکەم کەس بوو دەتوانین بڵێن لە کەسە بدایەتەکان بوو نووسیەوە بەشی زۆری باش بووە بەڵام ئەوی دوای ئەوە هاتە دوێ بەشی ناڕاست بووە کە ناڕاست بووە ئەوش ئێستا کاتی ئەوە نیاگەنا ئەلەوانش نمونە هەیە کە خەڵک زیندیە نەوشیروان زۆر بە چاواشەی ژێڕایەوە بەڵام بەشی شتی جوان و گرنگی باس کردی بەهەرحاڵ نەوشیروان لە بواری ڕۆشنبیری مێژوویی وەی جێگلە و سەرکردە ئەکادیمیانەی کورد بوو بە تایبەتی لە باشوور لە زۆربیان لە تاڵەبانیش بە من زۆر بە مستەواتر و ئەوتر بوو بەڵام کابرایەکی تون بوو ئەوە لە ڕووی دیبلۆماسیەوە زەعیف بوو زەعیف بوو لە ئاواز بوو بەهەرحاڵ ئێستا بینە سەر ئەوە لایەنە پۆزتیڤەکانمان باس کرد هاوڕێیان نەوشیروان و گۆڕان بەڵام هەردووشە کەوتم ئاوێتە یەکن ناکرێت چکە قۆناغی هەتا نەوشیروان نەبوو گۆڕانەکە بوو کە نەوشیروان هەر نەخۆش کرد گۆڕانەکەت ڕۆژ بە ڕۆژ بەرەو تەپین ڕۆی و نەوشیروان بەخۆی چۆن کۆمەڵی هەڵوەشاندەوە بەبێ هیچ کورە بڕیاری کۆنفرانسیش نەبوو بەبێ ئەوی حەقیقەتێک لەو قەشماریانەیە کە نەوشیروان لە مێژوو تۆماری کردیە کۆمەڵی لە شەو ڕۆژێکدا هەڵ کرد ئەو ڕێکخراوەی خاوەنی ئەو هەزاران شەهید و ئەو مێژوە جوانە و ئەو هەموو سەروەریە هەر لە ڕۆ بەبێ ئەوەی کۆنفرانسێک بکرێ بەبێ ئەوەی کۆنگرەیەک بکرێ بەبێ ئەوەی کادیرەکان کۆ بکرێتەوە بەبێ ئەوەی هۆکارێک دروست بیگوت یاڵە نما کۆمەڵە نما من وەخت خۆی بە کۆس کرد و قادری عەجەعەلیم گوت دیارە ئەمن ئەو ماوە هەڕێ باز دەکەم لەبەرەوەی یەکەم کۆس کردووە دووش وەکو شایەت هەیانێک بوو لەگەڵ ئێمە لە کۆنتاکت بۆ من لەنا ئەو تیپە بەڕاستی لەگەوی زیاتر ئەو شتانم کردەوە ئەو ماوەیە خێلی پەیوەندی بە هەموو نەک بە ئێمە بە زۆربەی و دەنگە ناڕەزایەتیانەی دەکرد دیار بوو شتێکی لە مێژکدا بوو و بە ویژدام بڵێن ئەوەندەی کا قادر پەیوەندی بە هەموو دەنگەکان دەکرد من بۆ خۆم ئەگە دوو جارم بۆ کردبی ئەو چار جاری کردیە و لە ستۆکۆڵم جارێک دانیشتین ئەتر بۆیە هەندە پرسیارێ ئەوم لێ کرد کۆمەڵەتان کۆحەڵ کردەوە گوت وەڵی هەر ئەوەندە بوو دەترساین کۆمەڵە ئەو مێژە جوانەی هەیە بۆ گەمبی لە ناو سوڵتا گوتم قەیدی ناکات وتی ینی بە جوانی بمری عەلاقەم کۆنگرەیەک کۆنفرانسە کۆبوونەوەیەکی کادیرانتان دەکرد نەک هەر ڕاست لە 92 وازەم لەوەیش وچان نەما یان لە شاخ بوو لە شاخ بوو لە 92 کۆنگرەیەکیان کرد گویا لەوێندا دەژێنەوە بەهەرحاڵ ئەو نەبوو بۆیە کۆمەڵای هەڵ کرد گۆڕانیشی بە هەمان شێوە بەو دەردەبرد هەتا بەخۆی زیندی بوو حرەکەی باش بوو کە نەخۆش کرد بەبێ ئەوەی هیچ احتیاتێک دابنێ یعنی نازانم ئەوە دەکرێت یان دەشت دەبتە بێویژدانی بەڵام ئەوەی بۆ ئێمە دیارە نەوشیروان سۆر دەیزانی دەمری ینی دەمەک بوو دەیزانی کۆچتوایی دەکاتن بەڵام هیچ هەنگاوەشی جددی نەنا لە ئەوی ئەو حرەکەیە لەسەوەبی بە پێچەوانەوە داگە سیرکە زۆربەی دوایین تەمەنی هەوڵیدا لەگەریچێتی تەنسیخکەن و ببنە بەرەیەک و ئەگەر بێتەوە بیرتان 2016 بوو یان 17 بوو بەر لە مردنی 16 بوو هەبزانم کۆتایی 16 بوواتەوە لەگەیچێتی ئەو ئەچی دروست کرد و لێک نزیک بنەوە یعنی ئەوە بۆ ئاسارە ڕۆی کە بەخۆی نما ئیتر تەسلیم بیتەوە لەگەریچێتی تێکەڵتەوە هاوڕێیان گۆڕان هات بۆی کۆمەلگا بگۆڕی بۆی دەسەڵات گۆڕی بەڵام لە ئەخیری خۆیان گۆڕان و ئەخلاقی کۆمەلگایان گۆڕی خەڵکی خۆیان جیاوازەکی گەورەیان نمایە بەرپرسەکانیان هەمان بەرپرسیگەان دەڵن بەڕاستی ئەوە ئەوەندەی دەرەقەت هاتبوون
ناژڵێن ینی ئەمە ئەوەندە نەبووینە ڕنگ بی ینی وەچی پارتی وچێتەکان دزیان گەورە نەبی بەس دزی هەر دزیانی ئەو قەبارانە چیات و وەزیرەکانتان هەوچی وەزیرەکانی کۆنیەچێتی خۆ لە ناویچێتی پارتیش خەڵکەچی هەیە کەمتر دزە و زۆرتر دزە بەڵام وەکو موڕاڵ وەکو سیاست دابڕان لە خەمی خەڵک ئەوانە چیان کرد لە ناو دەسەڵات چ بەربوومەچیان هەیە زۆربەی هەرە زۆریان تەسلیمی پارتیوێتی بە زۆربەی هەرە زۆریشان نمونەی کەسی هەڵپەرست دەرچون کە قێزەوەنترینیان دەتوانین بڵێن ئەوانەی کە تا ئێستا ناو گۆڕانمانەوە بۆ بەیانی دەبینم هەواڵ ئەبوو بەکر دەستی بە کۆمەڵە دروشم و شعر و پەخشاندایە کورکات چخمە شەرم لە خۆت کە کەس بەقەت تو گورزی لە گۆڕان نەدا کەس بەقەت تو مەگەر کوڕەکانی نەوشیروان مستەفای دوای ئێوە هەموو ئەوانە ڕۆیشتن نایانتوانی گۆڕان بکەوێن بە ئاستی ئەو نموزە سەقەتەی هەواڵ ئەبوو بەکر کوڕەکانی نەوشیروان مستەفا ئەو پیادە و عومەر سەد عەلی گورزیان نێدە چ ئەوە گرتە تۆ بە تاقەتەنە خەڵک توی لە سەروی یەکێتیدا نێچێتی بە هەموو تەزویری هێشتا نەتوو کەمتر بوو بەو هەموو تەزویرێک کەچی یەک نموزە پیشاندا شەرمەزاری سلێمانی دەنگدەری سلێمانیت کرد و سلێمانیتان وێران کردیە ئێستا ئەو سلێمانی شۆڕژێرە بزانە چی لێهاتی جموجۆڵی تووڕەیی چەند کەپ بوویتەوە هەموو ئەنگۆنە هەواڵ ئەبوو بەکر و گۆڕان وایە هاوڕێن هەولێر یەکێتی شوعی تەفرەتو ناکرد بڕوا بکەن حزب زۆر دەوری هەیە لەسەر کۆمەلگا لەسەر شارێک لەسەر ئەوەیەک هاوڕێن گۆڕان وەکو گوتمان سەرەتا زۆر حرەکەی شۆژ بەڵام کۆتایەکە وەکو برێ سەرەتای هەنجی بوو کۆتایەکەی بوو ئاودەست بڕوا بکەن ئاودەستە ئێستاکە لە چدا هاوڕێن یەک هەرچی هیوا هەبوو هیوای کوشت هەرچی ڕۆی شۆڕژێری بە ڕۆی شۆڕژێر خەبات جەماوەری خەبات جەماوەری کوشت هەرچی ترسی دەسەڵات بە ترسی نەهێشت هەرچی خەڵک کە دژی دەسەڵات بوو لە سیستەمی بنەماڵەیە لە مەشروعیەتدان لە داگیرنەکردنی گرت لە موڵکی گشتی لە سیستەمی بنەماڵەی گۆڕان هات هەمووی ئۆکەی کرد و حتا ئەوەی ئێستا حزب قێزەوەترین شتە کە بەبێ حزب محاڵە گۆڕانکاری بکرێتن لە هیچ کۆمەلگایەک بۆ ئەوە نەبووە ئەو بێ هیوایی خەڵک تۆ وەرە هاوڕێ من ئەوڕۆ ڤیدیۆکم بڵاو کردەوە لە گوندی لەوەی بۆسشێنە پەنجە لە دوورچاوی سوارە فەتائی ڕادەکەن خەڵک پەنجە لە دوورچاوی بڕۆن ڤیدیۆکە هەیە خەڵک چ قارەمان بوو لەو سەردەمەی کە گۆڕان 6 ساڵێکە بەس ئێستا هەموو ئەوانە دوو کەسیان ناتوان کۆمنتێک لەلای ئێمە بکەن لۆ ئەوە حزبە ئەو جەوەی دروست کرد بوو کۆ گۆڕان بوو بۆ ڕۆڵیەتە شۆڕژێڕە ئەو خەڵکەی گۆڕی بوو و هەر گۆڕان بوو کەوەی کرد کە خەڵک نیاری کرد خەڵکی باشوور 89 ساڵە قوربانی دەدا پارتی وچێتی تەجروبەی هەرە خەتەر بوون گۆڕانیش تەجروبەی خەتەر بوو جگە لەوەی ڕۆحی نیشتیمانی هەتا ڕۆحی ئۆپۆزیسیۆنیش کوشتیە لە بۆ ئێمەش بوویتە بەڵایەکی گەورە خەڵک سیقەی نەمایە خەڵک نان لەگەڵت هەتا ئێوە دروست نەبوون خەڵک زۆر زیاتر بە ورەتر و ئەوەتر بوو بۆیە گۆڕان بۆ سەرەتانێک بۆ خەڵکی ئۆپۆزیسیۆن و مشکلە لەوەدا لە بڕی ئەوی داوای لێ بردون بکەن لە بڕی ئەوەی بن لە بڕی ئەوەی کە خەڵک سزایدان لە کورسیە چار ناینا کورسی یەک کەسیان دەسینە کێشاوە چه فەرقتانێ لەگە پارتی یەکێتی مۆدی لە چی هەرە خراپتر وەکو تازە ڕۆیشت بڕوا بکە گۆڕان بە هیچ کەسایەتیەکی ئەوانەی هەنا و بەو کەرەسانەی هەنا مەحاڵە تازە بۆ حسک و شوعی ئەوانە هەر ئەگەر کورسیەک بێنە و نەیمێت و ڕۆژەمەنیش دەبینێتن لەبەر ئەوەی سیقەیان دۆڕان لە ناو خەڵک سیقەیان دۆڕان هاوڕێیان هەندێک کەس دەڵێن نەوشیروان مستەفا مەسەلەن بۆیە شتە گردی بە ناوی کوڕەکانی کردیە لەبەر ئەوی زانیتی نازانم چ دەبین ئەو حکایەتانەی باسکە من دوو نمونەتان لێرە لێ دەینەوە کە ئەمە هەڵە بوون لە تەقییمات من بۆ خۆم شۆک داگرتم بەڕاستی بەم نیان دەگوت نەوشیروان تۆ لە نزیکەوە نانازی تەسەوڕم ناکرد ئەوەندە دووڕوو بی دووڕوو ئەوەندە مزدەوج بی دەنگێک گۆڕان هەیە زۆر کودرت دێ و ئەوایە و کاتچ من ئەوە تاریخە بڕوا بکەن ئەو شتار فینگە فینگ و بەشان هەڵدانە هیچ شتێک نەوشیروان قوتار ناکە تەنیا ئەگە وەسیەتێکی خۆی هەبێتن کە ئەو گردە
کە ئەو مەعمەل و مەسانەعانە بگەڕێتەوە بۆ خەڵک و نازانم چ سو ئەگەنا نەوشیروان بە هیچ هێز و کەسایەتێک بە هیچ سەپاڕانەوە و شعر و بەخشانێک ئاوڕۆژ لەو کەسایەتەی کە هەموو کۆمەلگا تەقریبەن لۆی گریا کەم ماڵ هەبوو لۆی نەگریابی کەم ماڵ هەبوو خەمی لەو نەخواردبی کەم ماڵ هەبوو کەم کەس هەبوو هەستی پێ نەکردبی شتێکی خراپ ڕوویدا بەڵام ئێستا بزانە ساڵ یادی نەوشیروان دێ ئێستا ساڵ یادی بەس حزبەکان بروسکەی لۆ لێدەن یا خەڵک ناکە ئەوانە هەموو سزایە ئەو دەلالە لۆی دەکە ئەو خەڵکەیمان زۆر بەسەرێک کوشیارە هاوڕێیان من وەکو گوتم بێکمات لە قادری عەزعەلیدا دەنیشی و گەرما و گەرمی ئەو شتانە بوو چ باسەکەی ئەو شتانە باسەکەی چۆن بگوتم ئەو مەسەلەی گردا یەک بە ویژدان بڵێن لایەنە پۆزەتیفەکەی لە بۆ نەوشیروان هیچ وەسیەتی نییە بە پێی ئەوەی کا قادر باسی کرد کە لە گردەکە بنێشرێ ئەم جارش کەش باسم کردیان وتی کە نەوشیروان لەسەر مردن بووەوە مرد گوتی بەختیاری برای گوتی کاک نەوشیروان وەسیەتی لە کنە من کردی لە گردەکەی بنێشن گوتی هیچ وەسیەتیش نەبوو ئەو بەختیاری برای دەزانێت منە بە ئەو دوو ئەوەی بکەم بۆ بۆش براکەوی کردی لەبەر ئەوەی جێلێ بۆ برازاکانی لەگەر هەندێک بیزنسەکان بە تەمابوونە بە شەک لە گردەکەی بفرۆشن بۆیە بۆی ڕێگریان لێ بکە ئەستای ئەو شتەی کردی دەرەکە قادر ڕێی وا بوو کە بەختیار کەسەکە پاکە و دەرسۆزە و حەزی نەکردیە ئەو شتە بکرێتن بۆیە یعنی ئەو وەسیەتی نەوشیروان گوایە نییە لە گرد بنێژێ وەسیەتی دروستکراوە ئەوە لایەنە پۆزەتیفەکەی کە هەلە بەرهەندێشە ئەو جۆتە کوڕە دزەی دەزە تاڵانچیەی کە لە ژیانیان عەرەقەیەکی ڕەششینیان هەر نەڕشتیە کە ئەو دوو دەستەیان بڕوا ناکەم دووجار لەبەر سەرما و گەرمای ببیتن بووینە خاوەنی 1 ملیار دۆلاری ئەو خەڵکێکی کوردستان حرەکەیەکیان وێران کرد های لایف دەژین داهاتی خەڵکی کوردستان و دەنجی ئۆپۆزیسیۆن و بە شەوانە پیاوی هەندێک بوون ئەگەر دەنجی ئۆپۆزیسیۆن و شەونخۆنی سەدان هەزار دەنگ دەر و قوربانی دەری گۆڕان نەبی تووڕێی ئەوە نەبی بۆی بۆیانە ناپاک تاوانبارن هیچ فەرقیانە بڕوا بکە ئەو دەورەی کوڕەکانی نەوشیروان و گۆڕاندیتی بە هەموو زانیاری و پاراستن نەدەدیترە لە تێکشکان و زەلیلکردنی کە ئێستاکە وەرە من دەبینم خەڵک یەک نامە لۆ دەنێری تخوا هەتا دێرەک لۆ دەنووسی دووجار پێ دەرێت تخوا فڕێبدا لەبیرت نەچی قەزدم نەسەدی ئەوی لە کاتێکدا وەرە 2010 و 11 و 12 کە 10 ساڵ لەمەوبەر بوو خەڵک چوو بەهەرحاڵ ئەو دوو خاڵەقە زۆنی وتم باشە ئەو مەسەلەی گرد و داگیرکردنە چۆن بوو وتی وەڵڵی کە 2006 بووە هەبوو کە جیاب بووە دوای ئەوەی لە یەکێتی ئەو ڕۆژێک بانجی ئەوان کرد تاوانانە شایەدنمانە بڕوا ناکەم محەممەد تەوفیق ڕاحیم قەت ئەو ڕازگۆیەی ببرێ دەبەرێ بەخۆی بەشەکە لەو تێکدانی و فەسادکردنی گۆڕان بەڵام بەخۆی کۆچ دوایی کە دەملازم مەرمایەک کەسایەتێکە هەمووانەی باسی دەکەن ئەڵێن کەسێکی ڕازگۆیە و ڕێز لە خۆی دەگری و سالار عەزیزیش ڕەنگ بیت نازانم یعنی لەگەر هەموو پۆخڵاواتی بەڵام ڕەنگ بێ و شایەتە حەیانە شایەت ئایانە کە بیتن وتی هەمومانی ئەو 4-5ەکەی بان کرد وتیە من دەمێ 10 میلیۆنم لە تاالبانی وەگرتی دەمێ ناوەندە ڕۆشن بیری دروستکردن وتی ئەم پێم گوت قادری عەزعەلی کۆچ کرد و کوت کاک بەو تەمەنەت و بەو هەموو مێژۆدەی دەکەوێت دوو جەریدە دەرکردنەوەرە لست دروست بکە تی بەهەرحاڵ ئەقناعمان کرد کە وازدە ئەو پرۆژەیە بەردەبازێک بی لە بۆ دروستکردنی حیزب و ڕێکخرا و کەسایەتی دوای ئەوە وتی باسی گردەکەی کرا وتی ئەو گردەوەرن بە ناوی هەر 4-5ەکان دەکەین وتی هەموو گوتمان باشە بەڵام ملازم عومەر گوتی بەس کاک نەوشیروان ئێستا ئەمە لەو گردەی یعنی ئەوە گوتی قسەی یەکەم کەس ملازم عومەرە و بزانم بای هەندێش مەجالی مایە کە بەخۆی کە بە هیواش ملازم عومەر ئەو شتانە وەکو ئەمانە بژێڕتەوە من زۆر داوام لە کاک قادر کرد تۆ کەنزەچی و تۆ ئەو بیرۆوەریان تێ بنووسەوە ژیان کەس نازانی چ دەبیت چ نابیت وادیدار نازانم ئێستا چی هەیە چی نییە بەڕاستی چی نووسە بەهەرحاڵ وتی ملازم عومەر بەر لە هەموومان گوتی کاک نەوشیروان ئامادەین ئەو بەرپرسیارەتی وەربگرین گردەکەی بکەینە ناوی خۆمان بەڵام ئایا ئەمن ئەگە لێرە چوومە خوارێ سیارەک لەیدام ئەم مولکە بە ناوی من بۆ لۆ چێ دەبی گوتی لۆ کوڕەکانت دەبی وەڵای ئەم مێژووی خۆم ناشیژ ناکەم لەو گردەچی
وتی ئەم شەماشتم پێگوت بەسم نازان بەڕاستی ئەو دوێ کەچیان پێگوت بەس ئەو دوێ جێراوە بۆیە نەوشیروان هەر لە بدایەتەوە ئەوەی لە مێشتیدا بووە و دوو-سێ جار لە کادیرەکانیان من ناوەکانیشم دەزانی لەسەر تەلەڤیزیۆن گوتیان ئەگەر یەکێتی دەباشان تەسلیم کاتەوە پارتی سەرڕەش ئەوانش ئامادەن ئەوەس تەسلیم کەنەوە گردەکە نەوشیروان خۆی لێ تووڕەکردن کەس باسی گردەکەی نەکە هاوکات ئەوە نەوشیروان ئەوە نییە ئەو درۆیەی دەڵێن لەبەر واو ئەو شێر و ڕوویانێن هەر لە بدایەتەوە ئەو گردەی بە مڵکی خۆی زانیوە ئەوانە شایەدن و هاوڕێی نزیکینە و دە ڕۆژنامە نووس بە هیوان بچن قالەگەم لازم ئەمە بکەن چکەوە بەڵگەیەکی تاریخی گەورەیە ها لەسەر کەسایەتیی گەورەی وەکو نەوشیروان مستەفا دوو هاوڕێیان هەمووتان جێتان لێبوو لە فاروقی مەلا مستەفا خاوەنی ئاسەسەلوتی 2015 نەوشیروان ئیجازەکەی لێ وەردەگیرەوە یعنی بەلای کەم 1-2 ساڵ پێشترێ بووە ئەو کارگەی چیمەنتۆ و نازام گاسن و چوچوو وتی داوای لە من کرد وتی تا لێم وەرنەگیرایتەوە وەرە لە بۆم تەشغیل پێکە یعنی بەر لەوی هەی بووە و هەمووشی بە ناوی کوڕەکانی کردیە کامە کەسمان نەمان دەزانی کاکاروەمان زانی ئەو قاتەی هەیە و نان تەماتەی دەخوا بڕوا بکە وزارە مەکی ئامێدی لە بەرلین وتی چوینە دوکانێک سەیرمان کرد پێڵاوەکەی زۆر خراپە وتی پێڵاوەکمان لۆ کڕی بە زۆرەم لێ وتی لە پێی کرد وتی کۆنەکە ویسمان فرێد دەین گوتی وەرەوەرە بینن ئەوە چەند مانگەش کەشی مایە گوتی لە ناو ئەلاگەی کردو لە بن پیری خۆی دانا کاتی بمەقاوە 1 ملیار دۆلاریە وەنیا یعنی ئەو هەموو مەعمەل مەسنع ئەو سەهم و شتانەی هەبوو کە دەرکەوت ئەوەندەی زاندرایە ها ئەدەبی لە چەندی نەزاندرابی و دووخانەی لە لەندەن کەچکا کاکم هەموومان دەزانی فعلەن هەر وەکو ئاوڕێ شوعی بوو دەگۆمان دەزانی عەزیز محەممەد هەر ئەو قاتەکرێ هەیە کە خۆی کە دەیشوا دەبی بە دەرپێ قوتەسپیەکەی دابنیشتن هەتای شک دەبتەوە کرەوانە هەموو فێڵباز دەرچوون بۆیە ئەوە ڕازگۆیی نەبوو و ئەو نەوشیروان مستحیلە لە تاریخ دەربچی هەموو ئەوانەی ئێستا کە دژی ئێمن و بە هەزاران کە قسەیان بە ئێمە گوت دوایە بە خۆیان دوورکەتنەوە لە 2017 کە هەمومان یعنی بەڕاستی ئەم بۆ خۆم شۆک دایگرتم نەوشیروان ئەوەندە دەبڵ مڕال بووە ئەوەندە فێڵی لە خەڵک کرد 10 ساڵی ڕەبەق حەرەکەیەکی بە ناوی دژایەتی مڵک داگیرکردن گشتی و سیستەمی بنەماڵەیی کرد کەچی وەسیەتە چینیە بەلای کوڕەکانم دوورکەونەوە ڕەنگ بڵێن کوڕەکانم بەزدینێ باشە خۆ کۆنیش ماڵی بارزانی دووسێکیان لە ناو سەرکردایەتی بوو لە شێستەکانیش خۆ مەسعود و ئیدریس بوون لەگە مەلا مستەفای بەڵام هەر ئەوان باڵا دەست بوون ئەوەی گۆڕان بڕیادەدا ئێستاش چیا و نمایە و ئەوان وێرانیان کرد لە تەک عومەری سەید عەلی و تاقمە کلاسیک ئەوە کە ناویان لە مێژوو وەکو خائینێکی ئۆپۆزیسیۆن تۆمار دەکرێت ئەوە نییە ڕۆ هاوڕێیان ئیشی ڕۆژنامەنووس ڕۆشنبیر دەنجی ناڕازی شتی نوێ فڕێبدا دەست لە بۆ بەفەبە ئەو مۆدیرە تەرک بکەن ئەگەر ئەمە کۆپی بین هەر هەمان شعر و پەخشانی کۆن بڵێن و جنێ ئیشی خەڵک ئەوەیە ڕۆژنامەنووس دەنجی نوێ ئەخر یەک لەوانەی حزب گەشە ناکە چییە هەمیان کۆپیەکەن یەقیچ فەرقیان هەیە شتی نوێیان پێ نییە کاکەی سەرپەکە دەبینی ئاژەڵ دۆستە ژندەینتە پێش مەسەلەن قیادەکانیان سادە ناسێتە نەکوژێ نازان چه قیادەیە بڕوا بکە سەکینە شەید سەکینە چانس ئەمە لێرە دووجار دیتبوو بەهات دەکەمە ڕادەوەستا کە شەهید بۆ زوگوتیان یەشێک لە ئەموچ فەقەریەکانیان بووە کاکە ئیمە نا لە دوو ڕاهاوا دەکەن گۆڕانەکان هەموو لە دوو ڕاه هەموو لە گردەکەی دانیشتبوون هەموو بەس ختابیان دەدا و شعر و پەخشان و ئۆنیە خەڵکانیان دەدا خەڵکە فەقیرەکەیان ڕەوانی خوارێ کرد و دوای ئەوە هەموو جەماوەرەی گۆڕان ئەو قیادە و کەوادیران زۆریان ناڕازگۆ بوون نەکەر تابقی سەری هەتا کادیرە وستەکانیشان شەرعیەتیان بۆ تەسکیەدا ئەوانەش لە سەریان بوویتە ماڵ یعنی پۆلێک لەوانە تەسکیەی کوڕەکانی نەوشیروانیان کرد زدی ئەو بەرەیە ڕاوەستانەوە و کاک عوسمان و کاک قادر و ئەوانە و ئەو دەیان و سەدان کادیرە بوون کە دەیانوی سنوورێک ڕێنەدەن گۆڕان بۆ گەنیبی وەکو پارتی وێچێتی دژیان وەستانەوە زۆر لەوانەیە ئێستا خۆشیان پێ ئۆپۆزیۆنە ئەوە بەشەکە لە مێژوو ڕەشیان هاوڕێیان ئەوڕۆ ساڵیادی گۆڕانە ببینن
کەس پیرۆزباییان لێ ناکەم تەنانش کادیرەکانی خۆشیان من نەمدیت ئەگەر کو لە کاتێکە ساڵەکانی پێشوو بە تایبەتیەوە بوو هەموو خەڵک پیرۆزبایی دەکرد ڕۆحیەتێکی جوانی فڕێدا بوو بە هەموو کەم و کورتێکیەوە باشترین مۆدیلی ئۆپۆزیسیۆن بوو کە کاریگەری هەبوو بەس ئەدی ئێستا چی لەو کۆمەلگایە وێرانەی کرد چی لە ئۆپۆزیسیۆن کرد چەند تەسکەی پارتی وێچێتی کرد چەند مۆدیلێکی قێزەوەنیان پیشاندا لە بڕی ئەوەی کۆمەلگا بگۆڕن ئەوان گۆڕان لە بڕی ئەوەی پارتی وێچێتی گۆڕان بە خۆیان بوونە پارتی وێچێتی سەد بارەی دەکەم پارتی وێچێتی بەسی بوون و جاش بوون ئینتیمان نییە هەویەکە نییە ئەخلاقە زۆر کەسێ ئێستاش خەڵکی پێ ئۆپۆزیسیۆنە کورە هەمان ئەخلاقی دەسەڵاتی هەیە بڕوا کارادێک نمونەی سەریع بژەرمەوە لەو ڕۆژانم ڕەخنەیم لە گۆڕان گرت کادیرش کۆنی گۆڕانی هەر بە ناوی ڕێکخراوەشی بە تاقتەنە ئیدانەی کرد کاچی منە تو چییە تو لە ناو چل کەسی ئەخر لۆ بە ناوی هەمووانەوە قسە دەکەی بەبێ کەس ئاگای لێ قەزم نەزەدەی ئەوە عەقڵیەتە یەکە کە دێت هەمووشت بە ئەی خۆی دەزانیت مراحەق مەسەلەن هیچی بەدەست نییە هێشتان غرورێک دەیگریتن لە خۆی باایی دەی بەدەزانی ئەوەیە ئەوە مڕا ئەوە پارتی وێچێتی بوونە کە بڕوات بە دیموکراسی نەبوو کە فێڵت کرد هاوڕێیان گۆڕان ئەگەر وەکو بدایەت جوانی هینا بەڵام کوتایەکەی زۆر بەخراپ لەسەر حرەکەی ئۆپۆزیسیۆن دروست بوو بۆیە زۆر بەمان تەمەنایەوەمان ئێست دەکرد ئێستا کەسیش نازانێت لە ڕووداوی مێژووی چۆن دەبی بریا گۆڕان هە دروست نەبایە مۆدیرشکەیە باشتر دروستە و پارتی وێچێتیش ئەوە هەنا ئەو شەرعێتیان وەرنەدەگرت گۆڕان بووە تەسکەی هەموو کارە قێزەوەنەکانی سیستەمی ناوماڵەیە شەرعێتدانی داگیرکردن لە پۆست چێتی لە ئیلە ئاخیر گرنگە سەد بارەی دەکەمەوە ئەرچی هەمومانە دەست لە بۆ ئەو خاڵانە ڕابشێشین کە نەگوترایە ئەوەی گوترایە ئەگەر لەهجەکەی بگۆڕین و لە وشەکان بگۆڕین کەواتە ئەمە هیچ دەورمان نییە بۆیە دەبی دەست بۆ شتینوێ بین کاتێکی خۆش